بەڵێ بەڕێزان لە سەرەتای جەنگەکەوە لە ڕووماڵی کوردستان 24 ئێمە بۆ هەموو بڵتێنێکی هەواڵ هەوڵە دەین میوانداری کەسانی پسپۆر کەسانی شارەزا بکەین لەگەڵ ئەوان قسەی زیاتر پرسی زیاتر بکەین سەبارەت بە ئەم جەنگە و لێکەوتەکانیش. بۆ ئەم شەویش میوانمان هەیە زۆر بەڕێز عەبدوڵڵا عەبدولعەزیزی نووسەری دیار و پسپۆری استراتیژی لە دەوحەی پایتەختی قەتەرەوە لەگەڵماندایە. بەڕێز عەبدولعەزیزی شەوتان باش، زۆر سپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان لەم گەشتەی هەواڵەکانی کوردستان 24. با بە پرسیارێکی گشتی دەست پێ بکەین لەگەڵ بەڕێزتان. ئایا وڵاتانی کەنداو لە مۆقیفی بێلایەنی دەرچوون و بوونەتە بەشێک لەم جەنگە یان هێشتا ماویانە؟ سڵاو لە ئێوە و سڵاو لە بینەرە بەڕێزەکانتان. لە ڕاستیدا وڵاتانی ناوچەکە بە دڵنیاییەوە ناوێت ببنە بەشێک لەو جەنگە چونکە لایەنێک نەبوونە. وڵاتانی ناوچە ڕژ بوونە بەشداری لە جەنگ نەکەن. ناوچەکە ئاشتی خوازە، ناوچەیەکی گرنگە بۆ ئابووری جیهان، بە تایبەتی ئەگەر لە ڕوانگەی وزە و وزەی پاک و تەنانەت شوێنی هەناردەکردن بێت. هەروە چەندین شوێنی گرنگی هەیە وەک گەروی هورموز، یەکە لە گرنگترین شوێنەکانی ناوچەکە. لە ڕاستیدا چەندین پرۆژەی گرنگی هەیە، ژێرخانی گرنگی هەیە، شوێنی گەشت و گوزاری میوان دۆستیە، چەندین وەبەرهێنانی گەورەی لێیە. هەروە بۆ بەرگریکردنە لە ئایندا وەک پرۆژەکانی زیرەکی دەستکرد و ڕۆبۆت و پیشەسازی. ئەگەر لەگەڵ بەنسبەت وڵاتانی کەنداوە و دەمەوێت بزانم وڵاتانی کەنداو چۆن دەتوانن هاوسەنجی ڕاگرن لە نێوان هاوپەیمانیان لەگەڵ واشنتۆن و ترسیشیان لە پەرچەکرداری تاران. سەبارەت بە وڵاتانی کەندا و بە تایبەتی قەتەر و عومان پەیوەندی زۆر تایبەتیان هەیە لەگەڵ ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا و هاوپەیمانی باکووری ئەتلەسی و ئێرانیش، بۆیە دەتوانن جمجۆڵ بکەن چ لە بواری پەراوێزی دانوستانەکان بێ و هەموو ڕۆژ بە دوای دانوستانەوە دەگەڕن. ئەمۆی ئەوڕۆ ڕوویداوە لە ناوچەی کەندا و کاریگەری لەسەر ئابووری جیهان و کاریگەری لەسەر بەکاربەر دەبێت لەسەر هەموو ئاستی جیهان. بۆیە نرخی وزە بە دڵنیایە و کاریگەری ئەرێنی نەرێنی دەبێت بە تایبەتی لە تێکڕای هەڵاوسان و زیادبوونی ڕێژەی سو ئابووری جیهانیش و دەبێتە هۆی پەکخستن و ئەوەی دەیبینین ڕوانگەی دیکەشەوە هەیە. فڕۆکەخانەکانی ناوچەکە فڕۆکەخانەی دەوحە و هێڵە ئاسمانیەکان و هێڵی ئاسمانی قەتەر و سعودیە و فڕۆکەخانەکان لە سعودیە و تەواوی ناوچەکە بۆتە ئەڵقەیەکی پێگەیشتن لە نێوان کیشوەرەکان. فڕۆکەخانەی دەوحە خزمەت بە زیاتر 56 میلیۆن گەشتیار دەگەینێت. بۆیە ئەو گەشتی ئاسمانیایی دەکرێن بە تایبەتی بۆ گەشتیاران لە نێوان کیشوەرەکان. ئێستا کارەکانیان پەخراوە، گەشتی ئاسمانی ناکرێت. بۆیە کاریگەری زۆر گەورەی هەیە لەسەر ئابووری جیهان و گرنگیشە دەرچەیەک بدۆزینەوە. ئەو دەرچێش دەبێت لە ڕێگەی دانوستانەوە بێت. لە کۆتاییدا پێویستە ئەم شەڕە بە دانوستان کۆتایی بێت. بەڕێز عەبدولعەزیزی و دەبێت وڵاتانیش ئامادەی ئەو ڕۆڵە بن. چاکە بەڕێز عەبدولعەزیزی، بێدەنگی هەندێک وڵاتانی عەرەبی زۆرن، بەڵام هەندێکیان بێدەنگن. ئەمە لەلایەن هەندێک لایەنەوە وەکو گڵۆپی سەوز دیاری دەکرێت بۆ لێدان لە ئێران لێک دەدرێتەوە. من دەبێت بزانم قسەی ئێوە لەسەرم بابەتە چییە؟ لە ڕاستیدا هەموو دەزانن پەیوەندیەکانی وڵاتانی کەندا و ئێران خەریک بوو زۆر باشتر دەبوو. لێرە وەزیرانی بەرگری وەزیرانی دەرەوە سەردانی یەکدیان دەکرد لە سەراستی سەرکردایەتی باڵاش پەیوەندی بەردەوام هەبوو، نەک وەک پەیوەندیەکانی ڕابردوو بێت. خەریک بوو بەرەو پێش بچێت بە تایبەتی لە قۆناغی ڕابردوودا و هەڵوێستی وڵاتانی کەندا و ڕوون و ئاشکرا بوو لە دژی ئەو جەنگە بوو
نیان دەویست جەنگ هەڵگیرسێت هەر وەک وڵاتانی ناوچەکە بە دوای بەرەو پێشچوون و گەشە سەندن و پرۆژەکان بوون بە دوای کەرتی گەشت و گوزار بوون ئەم جەنگەش لە ڕاستیدا ڕێڕەوی گەشە سەندن پەک دەخات بۆیە هیچ ئەگەرێک نییە یەکێک لە وڵاتانی ناوچەکە پشتیوانی ئەو ڕێچکەی جەنگ بگرن بە هەر شێوێک لە شێوەکە بەڵام گرنگە نابێت لەو قۆناغەدا لە یادی بکەین کە دەچێنە ناو قۆناغەوە ئەم جەنگە پێیوەست نییە بە وڵاتانی ناوچەکە وڵاتانی کەنداوە بەڵکو لە لایەنی دیاریکراوەوە هاندراوە ئامانجی دیاریکراویشی هەیە کاریگەری زۆر نەرێنیشی لەسەر ناوچەکە هەیە زۆر باشە بڕێز عەبدولعەزیزی با بینە سەر نێوەنگیری دوای ئەم هەموو موشکبارانەی وڵاتانی کەنداو کە هەر لە کۆیتەوە هەتاکۆ عومانی گرتوتەوە ئایا هێشتا شوێنێک یان ئەگەرێک بۆ نێوەنگیری ماوەتەوە بۆ نمونە بە تایبەتیش عومان و مەسقەتی پایتەختەکەی بەدڵنیاییەوە هەموو ئێستا بە بڕوای من ئێستا بازارە جیهانیەکان و بازاری پشکەکان و تەنانەت ئەم لەگەڵ بەردەوامبوونی ئەم دۆخە وا دەکات نرخەکان بەرەو ڕێڕەوەکی نەرێنی بڕۆن بۆیە گۆڕەپان بۆ گفتوگۆ و دانوستان هەمیشە ناوچەکە لە سەرەتاوە داوای کردووە و پەلکێشی ئەم جۆرە سەرکێشیە نەکرن کە لێکدانەوەی بۆ نەکراوە و کاریگەریەکەی سەرسەر هەموو شوێنەیەکەیە لە لایەنی ئەمریکاوە ئیسرائیلەوە تەنانەت ئێستا ئەو ناوچەیە زیانێکی زۆری پێگەیشتوە بە تایبەتی بەهۆی هێرشەکانی ئەمریکاوە بەڵام ئەمە دەرفەتێکە بەرەو دانوستان و گفتوگۆ بڕۆن سەرکردایەتی ناوچەکەش هان دەدات بە دوای چارەسەرێکدا بگەڕن بۆیە لە ڕاستیدا ئەگەر چین لەسەر ئاستی خواستێکی هەبێ بەشداری لە دانوستانە بکات ئەمە دەبێتە تەوژمێک ئەگەر چین و قەتەڕ و عومان بتوانن ئەم کێشانە چارەسەر بکەن هەموو تێدەگەن دوای ئەوەی ڕوویدا هێرشێکی کەمەرشکێن کرایە سەر ئێران بە دڵنیاییەوە دوای ئەم زۆرە هێرشە و هێرشەکەی سەر قوتابخانەکە و کە 140 منداڵ لەو قوتابخانەیە کوژران باشە ئەمە دەبێتە زۆر دەبێتە هۆی دروستبوونی جۆرە هاندرێک لای سەرکردەکان لای ئێرانیش بەڵام لەوانەیە ساتێک دروست بکات ئێرانیەکانیش پێیان وابێت ئامادە بن بۆ پەیوەندیکردن و دەرگای دانوستان بکەنەوە بۆیە لەوانێت تا ئێستا بێت دەرفەتێکی ڕاستەقینەشە نوێنەرایەتی تەواوی گەلان و وڵاتانی ناوچەکە باشە بەرز عەبدولعەزیزی بۆ خۆت باش دەزانی لە هەموو جەنگێکیدا هێشتا کەناڵی نێنی هەیە بەڵام بۆ پەیوەندیکردن لەگەڵ لە بەرەی جەنگ پرسیارەمەیە ئایا کەناڵە نهێنیەکانی نێوان واشنتۆن و تاران بە تەواوی داخراون یاخود نەوەڵا هێشتا ئاڵوگۆڕی جۆرێک لە پەیام هەیە لە نێوانیاندا لە بڕۆیادام لە قۆناغی یەکەمدا و کاردانەوەکەش دوای تیرۆرکردنی ڕێبەری باڵا و نزیکەی 49 فەرماندەش لە ئێران و دواتریش هێرشەکان کە بینیمان سوپرایز بوو بۆ خەڵکی ئێران و سەرکردایەتی ئێرانیش لە بڕوایدام ئێستا پێویستمان بە هەندێک کاتە بگەین بە جۆرێک لە تێگەیشتن و کەناڵەکانی پەیوەندیکردن دووبارە بکرێتەوە ئەوی پێبینیمان کردووە پەیوەندی لە نێوان سەرکردایەتی وڵاتانی ناوچەکە لەگەڵ قەتەڕ و لەگەڵ وڵاتانی دیکەش کراوەتەوە ئەمەش واتە ئەوە دەیدەگەێنێت ئێستا قۆناغی گوێبیست بوون دەستی پێکردووە واتە لایەنی سەربازی هەڵوێستێکی سەختی هەیە بەڵام لە ڕۆژانی ئایندا ئەمەش تێدەپەڕێت باش بەلەو عەقلانیەت دەڕۆن چونکە درێژە پێدانی کاریگەریەکی زۆری لەسەر ئابووری و ئێران هەیە ئێران پێویستی بە بنیادمانەوە ئاوادانکردنەوەیە پێویستی بە بەرهێنان هەیە
ئێران پێویستی بە بنیاتنانەوەی کەرتی نەوت و زەهەیە بۆیە لەو بڕواایەدام لە کۆتاییدا یەکێک لە ئاماژە گرنگەکانیش ئەوەیە لە ڕاستیدا نرخی نەوت لە بەرمیلێک 80 بۆ 85 دلار ماوەتەوە لەسەر جۆری برنت و تێکساسی ڕۆژاوا بەڵام ڕۆژاوای تێکساس بەڵام ئەمانە ئاماژەن ئەگەر بازار بەم شێوێ بێت واتە ئامانج و عەقلانیەت لە جەنگ هەبێت بەڵام ئەگەر باش بازار بگاتە ڕادەیەک ئەم جەنگە تەنیا لە پێناو شەڕکردن و جەنگە ئەو کاتە لەوانەیە نەوت بگاتە 150 زۆر باشە بەڕێز عەبدولعەزیزی با ئەگەرەکان هەمویان وەربگرین ئەگەر ئێران جەنگەکە بۆ تەرەفی کەنداو بگوازێتەوە بەرە وڵاتانی کەنداو پرسیارەکەی من ئەمەیە ئایا وڵاتانی کەنداو توانای بەرگری درێژخایەنیان هەیە؟ لەو بڕوایدام تا ئێستا ئەوەی دەیبینین توانێت بەرگری ئاسمانی ماوە بۆ تێکشکانی ئەم هێرشانە بەڵام دەمانێت لایەنی ئێرانیش هێرش نەکاتە سەر پێگەکانی ئەمریکانە وڵاتانی کەنداو ئەگەر شەڕ ڕابوەستێت ئێمە ئەو کاتە لە قۆناغی یەکەم دەمێنینەوە و ئامادەکاری بۆ قۆناغی یەکەمی دانوستان دەکەین ئەمەش دەبێتە یارمەتیدەر بۆ سیاسەتمەدارانیش لە وڵاتانی کەنداو بە شێوەیەکی ئارام پەیوەندیان هەبێت بێ ئەوەی لەو بارەدا بێزار بکرێن بۆیە قۆناغی یەکەم ئەوەیە هێرش نەکرێتە سەر وڵاتانی کەنداو ئەمەش دەرچەیەک بۆ دانوستان دەکاتەوە بۆ تیمەکان ئێمەش هیوامان بەو لایەنەوە هەیە زۆر باشە بەڕێز عەبدولعەزیزی دوا پرسیار هەمومان باش دەزانین ئێمە ئێستا لە بەردەم نەخشەیەکی نوێی هەژمون و دەسەڵاتین لە ناوچەکە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا لە دوجار کێ لێرە براوە دەبێت یاخود چ گۆڕانکاریەک لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ڕوو دەدات؟ ئەمە پرسیارێکی باشە چونکە بە بڕوای من دایم ڕووداوەکان ئەوەی دەیبینین لەسەر ئاستی نێودەوڵەتی دووبارە دروستکردنەوەی سیستەمی نێودەوڵەتی و دوورکەوتنەوەی لە تاک جەمسەری و بکرێتە جیهانێکی فرە جەمسەری چینش کە دێتە پێشەوە ئەمە قۆناغێکە لە ئایندەدا دەبێت وا دیارە ناوچەکە ئەو وریاییەی هەیە لایەنی ئەمریکاش توانای هەیە لە پێگەی خۆی بمێنێتەوە لە قۆناغی ئایندەش پێشوازی لێ دەکریان نامە دەگەڕێتەوە سەر یەکێک لە گەورەترین کارتێکەرەکان لە ئایندەدا بۆیە پرسیارەکە لە شوێنی خۆیەتی پێویستە دووبارە لە ڕاستی دەرناوچەکە و لەسەر ئاستی نێودەوڵەتیشدا دووبارە پێکهێنانەوەیەک دەکرێت دەستخۆش زۆر بەڕێز عەبدوڵڵا عەبدولعەزیزی نووسەری دیار و پسپۆڕی استراتیژی ڕاستەوخۆ لە دەوحەی پایتەختی قەتەرەوە لەگەڵمان بووی گەلێک سوپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان شەوتان باش.